کاتێکە پارچەیەک لە پارچەکانی نیشتیمان پێویستی پێێتە تۆ بێ حازربی هەرکیەکی هونەرمەندی دکتۆری کرێکاری چوزانم هەرکەیەکی ئەبێ لە پێش هەر شتێکەوانێ کوردبوونی خۆ بسەلمێنی و ئێمەش کردومانە بەڕاستی کەمە بۆ ئەوان هەوڵێن بتوانین لە داهاتووە کاری باشتر و بتوانین پشتگیری باشتریان بکەین بەرخودان ژیانە. ئێمە نەگەر ئەمڕۆ ئێمە هەموو ڕۆژانی خۆپشاندان ئامادە بووین و پشتیوانی خۆمان بۆ ڕۆژئاوە بە بەردامی دووپاتەکەینەوە و ئەم ڕۆژ دوو پشتیوانیە پشتیوانیشان بۆ ڕۆژاوە پشتیوانیشان بۆ ینی نەورۆز. ئەمڕۆ ئامادەبوومان لە یارەکەی نەورۆز بۆ ئەوەیە کە داهاتی ئەم یاریە بۆ ڕۆژاوای کوردستانە ئەو چەند ڕۆژی ڕابردوو چۆنە هونەرمەندان لەسەر شەقا بووین بۆ پشتگیری ڕۆژاوە و لە هەموو شار و شارەکان ئەومان سەلمان کە هەمومان یەک دەنگین یەک هەڵوێستین. هیوادارم هەر لە ناخۆشیەکانە یەک هەڵوێست نەبین لە خۆشیەکانیشان یەک هەڵوێست بین و کوردستان ئاوەدان بین. هەمومان پێشەوەی هونەرمەند بین کوردین بۆ پشتیوانی کورد لێرەین ئەمڕۆ پاشان بۆ وەکو هونەرمەندێک ئێمە ئەمڕۆ لێرەی بۆ پاڵپشتی لە ڕۆژاوە لێرەیە ئێمە وەکو هونەرمەند ناوەکو تاکێکی کورد قسە بۆ هەموو کوردانەکەین کە پێویستە لەم کاتەیە لە هەموو کات زیاتر یەکریز بین پشتیوانی یەکتر بین لەگەڵ براکانمان لە ڕۆژئاوا لە ڕۆژهەڵات پێویستمان بە یەکدەنگیە هەموو کورد لە هەر چوار پارچە پێویستە هەموو کاتێ بە بەردەوامی پشت یەکتری